سڵاوی خۆی گەورەتان لێبێ و هەم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆ لەگەڵ هاوکارم جەلال لا پرۆگرامی کینوی پەیامی ڕۆژ با کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتین و جیاوازەوە هاتوونەتەوە خزمەتان بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و با تەندروستێکی زۆر باشەوە بتوانن تا کۆتایی بینەرمان. بەناوی خوای پەروەردگار ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ لە هەر جێیەک هەن جوانترین سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆمان دوو تەوەری سێ تەوەری سەرەکیمان هەیە. تەوەری یەکەمیان قسەکردنە لەسەر ئایا دوایەمەی کە نمرەکانی پۆلی 12 ئاشکرا کران یەکەم و دووەم و سێەم و لەسەر ڕاستە جیاوازەکان دیاری کران. ئەمە دوایین قۆناغی سەرکەوتنە واوانی کە سەرکەوتنێکی باشیان بەدەستێناوە تەنانەت ئەوانی کە دەرنەچوون ئایا ئیدی تەواو دنیا بە کۆتا گەشتووە یا هێشتا دەبێ هیوایان هەبێت و زۆر نەوانەی کە ئێستا لەسەر ئاستی زانستی پلێ باڵایان هەیە بەڵام ڕەنگە لە خوێندنی شا سەرکەوتو نەبوو بن لە قۆناغەکانی بە تایبەتی سەرەتای خوێندندا. بۆیە ناونیشانی تەوەری یەکەمانەوەیە کە بەدەستێنانی نمرەی بەرز لە قۆناغی 12 ئایا دوا قۆناغی سەرکەوتنە یاخۆت نە. وهروەها تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەرەوەی چۆن ژیان لەسەر جوانیەکان بنیاد بنێ. هەر کامێکمان کە سەیری ژیانی تاکی خۆمان دەکەین یاخود دەوروبەر و کۆمەڵگاکەمان دنیایەک نەهامەتی و نەکبەتی ڕووی لێ تێکردوین. وهروەها لە ژیانی تایبەتیش دنیایە گرفتمان هەیە بەدەست نەبوونی و نەداری و ڕەنگە تێنەگەشتن لەگەڵ بەرامبەرمان بابزانی نایە چۆن ئێمە جوانیەکان یاخود ئەوەی کە پێچەوانەی ئەم نەهامەتی و نەکبەتانەیە لە ناو ژیانە بیدۆزینەوە و ژیانیان لەسەر بنیاد بنین کە ئەمەتەوەری دووەمی بەرنامەکەمانەوە. هەروەها بابەتێکی دیکە کە دانیار ئامادەی کردووە بۆمانەویش چۆنێتی بەکارهێنانی پرۆتین و تەواوکاری خۆراکیەکانە تەوەرێکی تۆمارکراوە ویشتان پێشکەش دەکەین. بەڵە بەرزان لەگەڵەمانشدا کۆمەڵێک بڕگە و بابەتی دیکەمان دەبێت سەرەتاش دەچینە لای بڕگەی کەشوهەوە. فەرموون پاپێکەوە بینەر. ئازیزان باوان نەجبەدین دەرچووی دووەمی بەشی زانستی لەسەر ئاستی هەرێم میوانمانە ئەم پلەیەکی بەرزی بەدەستێناوە. بزانین ئایا ئەم دەرچوونە لە قۆناغی دوانزەیدی دوا قۆناغی سەرکەوتنی ژیانی ئەو خوێندکارانەیە زۆر نەوانی کە پلەی بەرز بەدەستێنن زۆر جاریش پۆز لێ دەدەن یاخود باوەڕیان وایە ئیدی تاو ئەمان یەکەمەکانی جیهان و گەورەترین سەرکەوتنیان بەدەستێناوە و ڕەنگە ئیدی شکست ڕوبەڕووی ئەوان نەبێتەوە. بەڵام بابزانین باوان قسەی چییە بۆ ئەوانەی کە ئایا ئەگەر سەرکەوتنیان بەدەستنەیە نابێت یا نمرەی بەرزیان و کۆمان بەدەستنەیە نابێت چی دەڵێت؟ ئایا ئەمە دوایین قۆناغەیە هێشتا هیوا و ئەمەل هەیە بۆی کە ئەوانیش سەرکەوتنی باشتر لە قۆناغەکانی داهاتوودا بەدەست بێنن؟ کاک باوان بەخێر بیت. کاک باوان هەستی خۆت چۆنە لەوەی کە دووەمی بەشی زانستی لەسەر ئاستی هەرێمی کوردستان بوویت؟ سەرەتا بەناوی خۆی گەورە و میهرەبان سپاسی ئەم دەرفەتەیەکەم کە جەنابتان بێمەتان بەخشیوە. من سەرکەوتنەکەم زۆر زۆر دڵخۆشی کردین جگە لە خۆم و خێزانەکە و دەوروبەرم خەڵکانێکی زۆر زۆری دڵخۆش کرد کە
چەند شتێک کۆمانیە کردەوە بەیەکەوە وەک هەڵەبجێی بوون وەکو ئیسلامی بوون و موسڵمان بوون من سوپاسێکی زۆر زۆری خواکەم کە بوومە هۆی دڵخۆشکردنی ئەو هەموو خەڵکە ئازیزە سوپاسی دەوروبەرەکەم کە یارمەتیان ناوم سپاسی ئەو مامۆستایانەیەکەم کە هەر لە ڕەوزەوە تاکو و کۆتا قۆناغی پۆلی 12 یارمەتیم بوون پشتیان گرتووم سوپاسی خێزانەکەم و هەموو ئەو کەسانەیەکەم کە بە دوعایەکی خێریش بەشدار بوون لەم سەرکەوتنە گەورەی من ڕاستیەکەی ئەو سەرکەوتنی کە من تۆمارم کردووە یعنی لە ژیانی خۆمە مێژوویەکی گەورەیە بێ بۆ من ئەلحەمدولیلا زۆر زۆر دڵمان پێی خۆش و شانازی گەورەیە بۆ خۆم خێزانەکەم بەنیسبەت ئەوەی ئایا نمرە کۆتایی سەرکەوتنە من هەر لە ترۆپکی سەرکەوتنمە شتێکم نووسی ڕەنگە دیبێتان ڕاستە نمرە متمانە بەخۆبوون زیاد دەکات دڵخۆش دەکات بۆ تەسەلمێنێک کە تۆ شتێکە پێیە بەڵام ئایا کۆتایی سەرکەوتنە نەخێر زۆر کەس کە نمرێکی بەرزیە ناوە تووشی غڕور بووە و توێتی من تەواو گەشتم بە کۆتایی دواتر لە قۆناغەکانی داهاتووی ژیانی زانستیە سار بۆتەوە وازی لە خوێندنیە ناوە سەر نەکەوتووە ئەمە هەمووی هۆکارەکانی ئەو وێنایەیە کە خەڵکی ئام بۆ خوێندن هێدی بۆ دەرەجە هێدی من بڕوام وانە کە نمرەی بەرز لە پۆلی 12 سەرکەوتنی کۆتایی بێ نمرەی نزمیش ڕووخان و تێکشکان و شکست بێ حەقەتەن خەڵکانێکی زۆر هەن من ئەیان بینم ئەیان بیسم کە لە قۆناغی پۆلی 12یانە نمرێکی زۆر زۆر بەرزیان وەکو من بەدەست نێناوە لە خۆشم بە سەرکەوتوتریان نەزانم بگەمە ئەو تەمەنەوە ئەو قۆناغی ئەوانیش ڕەنگە وەکو ئەوان سەرکەوتوو نەبوون کەواتە تۆ پێناچە چیە بۆ پۆلی 12 لە کاتێکدا هەندێک خوێندکار کە دەگاتە قۆناغی 12 ترسێکی لە دڵا دروستە بێ ئەم قۆناغە زۆر هەستیارە زۆر قورسە چۆن بێبڕم چۆن تەواوی کەم پێناچەی تۆ بۆ پۆلی 12 چیە وەگەوەی کە سەرکەوتنێکی باشە لەو قۆناغەیە بەدەستێنا زۆر قۆناغی پۆلی 12 هەلێکە دەرفەتێکە بۆ ئەوەی تۆ بتوانیت ئەو ئامانجانی لە ژیان تا هەیە بە ئاسانتر دەستکەون یعنی من کۆمەڵە ئامانجێکم هەیە لە ژیانی تایبەتی خۆمە جگە ئەگەر ئەو سەرکەوتنی پۆلی 12شم نەبووە هەرم توانی پێیان بکەم یعنی هەرم توانی بەدەستیان بێنم بەڵام ڕەنگە کەمێ قورستر کەمێ درێژخایانتر بوو بێ بۆم پۆلی 12 دەرفەتێکە لە ژیانی هەر تاکێکی قوتابیە کە بیقۆزیێتەوە بۆ خۆی و بیکاتە ئەوەیەک بۆ خۆی کە ئامانجەکانی ئاسانتر بەدەست بێنێت زۆر باشە کاکەماوی دەمەوێت بزانم قسەت چییە بۆوانی کە ئێستا نمرەی یا هەر دەرج نەچوو بن تەنها نمرەی خواریان نابێ بەڵام سیرەکەی ڕەنگە ئەوانەی کە ئێستا دەرچووی زانکۆ پەیمانگاکانن یەکەم و دووەمی دەرچوانی زانکۆ پەیمانکان کە بە بێکاری دەسوڕێنەوە کۆمنتی زۆرێکیانمان بینیوە و تویانە ئەمڕۆتان حساب نییە یا ئێوەش بخوێنن بەس بەخواست بێنێ وەکو ئێمە بە بێکار و بە بێ ئیش و بەبێەوەی کەس لێتان بپرسێتەوە بسوڕێنەوە بۆیە دەبێت دەرچووی 12 یاوەی کە پلەی بەرزی بەدەستێناوە چۆن لەم سەرکەوتنەی بڕوانێ وایە وەک خۆت ئاماژەت پێکرد ئیدی وا بزانێ ئەمە دوایین قۆناغی سەرکەوتنە و شکست ڕوبەڕووی نابێتەوە و ڕەنگە هەر سبەینی ئەوەی کە دەرنەچووە ئیشێکی باشتری هەبێ ژیانێکی خۆشتری هەبێ لەوەی کە پلەی یەکەمیشی بەدەستێناوە بەڵێ حقیقەتەن ئەوانەی کە دەرجی زۆر زۆر بەرزیان هێناوە بۆچی ئەم هەموو قسەیان بەرامبەرەکرێ خۆ بەشێکی ڕاستە بۆ لەبەرەوەی پێشینەیەکیان هەبووە چاویان لێ بۆ کە ئەمە دەرەجێکی زۆر زۆر بەرزیە ناوە ئەوەش نەبوو کە چاوەڕێمان لێ کرد هەموویە گەڕێتەوە بۆ غڕوری کە تەلەبەی دەرەجە بەرزەکان ئەیانگرێ بۆ کە ئەو دەرەجە بەرزیانی ناوەکو پێشتر وازانی تر تاو پاڵی لێنەوە من هەر پێش دەرەجە وەرگرتنەوە چوومە سەر ئیشێک و دەستم کردەوە بە ئیشکردن باشە بۆ تەلەبانشی کە دەرەجەیان نێناوە هیچ بێمەل نەبن من ئێستا خاوەنی ئیشەکەم ئەو شوێنێ ئیشی لەکەم برادێکی خۆمە کە هەر نەچوە ئیمتیحانەوە من ئێستا لای ئەو ئیشەکەم کە دووەمی هەرێم بوون یعنی ئایا دەرەجەی بەرز ئەوە گەیەنێک کە تۆ لەو سەرکەوتوتری نەخێر
من لە ڕوە عیلمیەکەیەوە ڕەنگە توانایەکی زۆرترم هەبوو بێ لە دەوروبەرم ئەو لەلایەنە تیجاریەکەیەوە لە من سەرکەوتوترە. یعنی ئێمە تەواوکەری یەکدین، ئەوانەی کە دەرەجی بەرزیان هێناوە ئەبێ هەر بەردەوامن لە ژیان کۆڵ نەدەن، پاڵی لێ نێنە و زۆر چاوەڕێی شەهادەش نەبن. من زۆر شتم داناوە کە بەبێ شەهادە پیان نەکەم، بە شەهادەش پیان نەکەم، بەڵام بەبێ شەهادە دامناوە پیان بکەم. ئەوانەشی کە دەرەجیان نێناوە دڵنیان نەکەمەوە کە ئەو دەرەجە نەهێنانەیان هۆکاری شکستیان نییە، خۆیان هۆکاری شکستی خۆیان. ئەگەر واوێن نایبکەن بۆ خۆیان کە دەرەجێکیان نێناوە ناتوان سەرکەوتو بن، دڵنیایانەکەمەوە کە سەرکەوتو نابن. ئەگەر باوەڕیان بە خۆیان هەبێ کە ئەمان لە داهاتووە ئەبنە ئەو کەسانەی کە دکتۆرانێکی وەکو ئێمە ئینشاڵڵا ئەگەر ببینە ئەوە ئەڕۆین داوای پاریان لێکین بۆ پرۆژەیەکی خێری، بۆ چالاکیەکی نیشتیمانی، ئەوە دڵنیانەکەمەوە کە ئەتوان بگەنە ئەو سەرکەوتو بن. زۆر باشە، باست لەوە کرد کە تۆ کۆمەڵێک ئامانجت هەبوو لەوانەیە لە ڕێگەی ئەم شەهادەوە بتوانی بە ئاسانتر پێ بگەیت. گەرەمەش نەبووایە هەوڵێ بۆ ئەیە پێگەیشتی. کەواتە ئەوانەی کە نمریان نهێناوە کۆمەڵی ئامانجیان هەیە بە چ ڕێگا و هۆکارێک دەتوان بگەن بە ئامانجەکانی؟ بە کۆڵەدا دەتوان پێ بگەن. ڕاستە ئێمە لە وڵاتێکە ئاژین کە بێئەمەلی تەنگی پێڵچنیوین، بە تایبەتی گەنجەکان. ئەگەر گەنجەکە بێئەمەل نەبێ و بێهیوان نەبێ، سوور بێ لە سەر بەدەستێنانی ئەو هیوا و ئاواتی کە هەیەی پێگات. یعنی ئەمە یاسای گردوونە، کۆڵمەیە پشت بەخوا بەسە ئەگەی بۆی کە هەوڵە بۆی داوە. بەڵام ئەیتر کە ئەیشی بینین واقعەکە بۆ جۆرە نییە کە ئێمە زۆر بیری لەکەینەوە، بەر لە هەموو لایەکەوە لە گەنجە دێ شتێکی زۆر زۆر گەورێ کە چەکی گەندەڵ و ستەمکارانە ئەوەیە کە گەنج بێهیوا بکەن، کە گەنجیان بێهیوا کرد تەواوی وڵات کۆنتڕۆڵەکەن وەکو ئێستای کە ئەیبینین. بەڵام ئەوەی جێی دڵخۆشی هەمووانە هۆشیاربوونەوەی گەنجانە، هیواگەلێک کە هەمانە خۆش کە پشت و پەنامانە هەوڵ دەدەین چاکی بکەین، ناشی ڕوخێنین. گەر بڕوخێ خۆمانە بین بەژێرەوە، ئەبێ ئەوەی وای کردووە جێی بهێڵێ. ئەنا قوربان تا ئەوان مابن وەکو پەشەی شاعیرەڵێ تا سێبەری ئەوان مابێ، ئەبێ هەروە بە ئومێدی فرۆی چۆری بەرخەنێروین، چاو لە هێلکەی دووزەردێنەی کەڵەشێروین. بەس گەنج هیوای بۆ گەڕێتەوە داهاتوومان ڕۆشنەبێ ئینشاڵڵا. باشە، ئەم هیوایە چۆن بۆ ئەو گەنجە گەڕێنیتەوە کە ئێستاوا بیرەکاتەوە لە پۆلی 12 دەرنەچووە، دنیا بە کۆتا گەشتووە، سەیری کاکە باوانەکە ڕەنگە سبینێ لە بەرچاوی خۆیان باوان بووێتە پزیشکێکی گەورەی ئەم شارە و ئەمیش ڕەنگە کرێکارێک بێت. بۆچی لە ئێستاوە دەبێ ئەم وێنایە بۆی خۆی دروست بکە؟ چۆن هیوایە دەیتێ؟ من دوو نمونەم هێنایەوە. یعنی یەکەم ئەو کەسەی کە من لە بەرچاوم و ساڵی پێشوو لە 1970کانە دەرەجیە ناو لە من سەرکەوتوترە و خۆشم دانی پێیانێم. دووەمیش ئەو کەسەی کە من ئیسا ئەڕۆم ئیشی لاگەم. یعنی ئەوان بۆچی دانەنیشتن و پاڵیان لێ نەیەوە؟ کۆمەڵی ئامانجیش هەن لە ژیانە کە هاوبەشن لە نێوان هەموو کەسێکە، پەیاکردنی مۆڵک و ماڵ، سیارەکڕین، ژیانێکی خۆش، هاوسەرگیری، ئەمانە هاوبەشن. شتێکی تر هەیە کە جیامانەکاتەوە لە یەکتری، ئەوە لێرەیە بە پێویستی نازان باسیگەین. بۆچی من کە دەرەجێکی زۆر بەرزم هێناوە ئیسا ڕۆم دەست ئێمە ئیشێک و ئەمەوێ ئیشێ دروستکەم بۆ خۆم، بۆچی ئەو بۆ ئەو فەرسترە بڕوا ئیشێ پێیاکە و خەمێکی خۆی بخوا، بۆچی پاڵی لیاوەتەوە، بۆچی لە ماڵە دانیشتووە؟ یعنی یەکەم هەنگاو کە بینێ ئەوەیە دانەنیشێ، ئەوەیە پاڵی لێ نایەوەتەوە. ئەگەر ئەم هەستەی بۆ دروست بوو لە ناخی خۆیان، ئەم باوەڕی بۆ دروست بوو کە ئەو ئەتوانێت سەرکەوتوو بێ، ئیتر سەرکەوتووە بێ. ئەنە عیندە ظەنی عەبدی بی. ئەگەر ئەو ئومێدی بەخوای گەورە هەبێ، ئومێدی هەبێ کە خوای گەورە سەرکەوتوویەکە، دڵنیایەکەمەوە کە سەرکەوتوویەکە. ئەو حەدیسە قودسیی خوای گەورەش گەورەترین دروشمی من بۆ لە پۆلی 12. بەو گەنجە ئازیزانە ئەڵێم کە چاوەڕوانی دەوروبەر نەبن کە دانیان پیا بنێن، چاوەڕوانی ڕابردویان نەبن، چاوەڕوانی دەرەجەکەیان نەبن کە بۆیان بسەلمێنێ ئەمان سەرکەوتونیان سەرکەوتونین. من لە پۆلی 12 کە هاتم پۆلی 12 کەس چاوەڕی ئەو نمرە بەرزی لێ نەیەگرم. بە مامۆستاکانی مەکتەبمەوە، بە دایک و باوکم، دایک و باوک
بە نزیکترین ڕەفیقم کە ئێستا لەگەڵمە وتومە من ئەمەیە بمە یەکەمی هەرێم بۆ برادر ئازیزە دیتی وەڵڵاهی باوان ئەتوانی سەرونەوە بینی بەس بە خۆی یەکەم هەرێم بە تۆ نایە ئەم قسەیەم بەرامبەر کراوە تەنها و تەنها خۆم سنتەر بووم بۆ ئەوەی باوەڕم بە خۆم بێت و بگەم بۆ ئامانجە چاوەڕی نمرەی ساڵانی ڕابردووم نەکرد من ئەگەر نمرەی ساڵانی ڕابردووم لە بەرچاو بووایە کە لە پۆلی نوۆیە 74 مێناوە لە 100 ئەوە لە پۆی 12 دەرەجەیەکی وانەیەنم بەڵام هەنێ تەلەبەی تر کە ئەوەیان لە بەرچاو بووە دەوروبەر بە دەوروبەر خۆیان بسەرمێنن بە دەرەجەی ساڵانی ڕابردوویان بکەنە پێوەەر بۆ ئاسی علمی خۆیان ناتوانیوە سەرکەوتوو بن وتێتی من لە پۆلی نوۆ نیشتیمانی بۆ بۆچی باسی پۆلی نوۆ ئەەکەم پۆلی نوۆ ئیمتحانی نیشتیمانیمان کرد کە سەرتاسەری بوو لە کوردستان وەکو پۆلی 12 وەزاری زۆر تەلەبەوەی کردوتە پێ وتێتی لە پۆلی نوۆ فڵانە دەرەجە مێناوە ئەو دەرەجە بەرزە مێناوە ئێستاشە یێنم خەمی نەبووە هەوڵی نەیەوە تێ نەکۆشاوە لە ئاخریشا بەداخەوە ڕەنگە نیان هێنابێ ئەو تەلەوان کەواتە کامانن بنەماکانی سەرکەوتن لە قۆناغی 12 لەوانەیە خوێندکارێکی دیکەشمان هەبێت کە هەوڵ و ماندووبوونێکی زۆریاوە کە چەند کاتژمێرێکی زۆر هەوڵیاوە کۆشی کرد و سعیفرۆ بەڵام دەبینی نمرێکی واشینێنەوە کەواتە بنەماکانی سەرکەوتن لە قۆناغی 12 کامانە بنەماکانی سەرکەوتن یەکەم پشت بەخوابەستن و باوەڕ بەخوا بوون باوەڕ بەوەی کە خۆی گەورە پێتە بەخشێ ئەنە عیندە زەنی عەبدی دووەم باوەڕ بەخۆ بوون باوەڕ بەخۆ هەبێت کە ئەگەی بۆ نمرە بەرزیە ئەگەی بە ئامانجەکە باوەڕ بەخوا بوون باوەڕ بەخۆ بوون هەوڵدان وأن ليس للإنسان إلا ما سعى یعنی تۆ ئەگەر موسڵمانی عیارە 24 بی ئەگەر ڕۆژ بە ڕۆژوو بی و شەو نوێشکەی هەوڵ نەیە پێی ناگی ئەمە یاسای خۆیە خوا خۆی دایناوە ئێمە ناتوانین قسەی تیا بکەین تەلەبەی پۆلی 12 ئەبن بە سێ کۆمەڵەوە یەکەمیان ئەوانن کە نە پشت بەخۆ ئەبەسن نە هەوڵ و مانووبوون بەخەرجێن ڕژبێنیشن ئەڵێ نێمە دەردا ئەمە ئیتر لەوانن کە تۆش ڕژبی نەگەن ئەیانەیە تۆش بڕوخێن ئەمە بە هیچ شێوەیە پێی ناگە بە هیچ جۆری پێی ناگە ترستا چەند کاریگەری هەیە لە قۆناغی 12 خوێندکاری واشمانەیە کە زۆرە ترسێت سێ کۆمەڵەکە باسەکەم وینە سەر ترسیش ئەمەم کۆمەڵیان پێی ناگەن کۆمەڵێکی ترمان هەیە کە هەوڵەیە هەوڵێکی زۆرەیە یعنی مانوو ئەبێ تێکۆشیە بۆ ئامانجەکەی بەڵام توش بەخوا نابەسێ ئەمە ئەگەری هەیە پێ بکە بەڵام لە هەر حاڵەتێکە کە پێی نەگەشت تووشی کە ئابە بێ تووشی ئەوە بێ کە ئەی بینین خۆی سووتێنێ خۆی کوژێ بێ ئەمەلە بێ دەست لە ژیان بەرەیە بەڵام کۆمەڵی سێم کە سەرکەوتوترینیانن پشت بەخۆ ئەبەسن هەوڵمانوبوون بە خەرجێن یاسای گردردونی تێک ناشکێن بڵێن مادەم ئێمە موسڵمانی دەرەجەیەکین خی گەوری یارمەتیمانەیە پشت لە خوش هەڵناکەن کە هەموو گردردونی بەدەستە بڵێن ئێمە هەوڵەیین خی گەورەت بخەنە لاوە ئەمانە لەسانەوەیان ئەگەن بە ئامانجەکانیان ئەگەریش نەگەشتن بە ئامانجەکانیان ئەڵێن قەدەری خۆیە مرتاح بن ئەڵێن ئەوەی من ئەمیست هەوڵم بۆیە پشتم بەخوا بەست خۆماندایە دەستخوا پێی نەبەخشین ماوەساناسی سوحانیە فەرمێ چی بکەین و چی نەکەین ئەرکی ئەمێ چی ئەبێ و چی ناوێ ئەرکی خۆیانە یعنی ئەو تەلەبانە کە نەشیانێنە مرتاح بن چونکە ئەزان خۆی گەورە ئەوەی پێبەخشیون ئەمە باشتە بۆیان مەسەلەی ترس ئەگەر قوتابی پۆلی 12 ترس کۆنتڕۆڵکا لە ژیانی خۆیان سترێس کەم کاتەوە گەورەترین ئیشی کردووە بۆ خۆی یعنی زۆربەی ئەو کەسانەی کە پشتیان بەخوا بەست و هۆڵیشانیا و ناگەن بە ئامانجەکەیان ترس وەکار بوو ئەگەر ترس هەبوو ئەخر چی بکرێت کە ئەم ترسە نەیهێڵێت لەوانەیە زۆر بمان کەم ترسەمان هەبوو بێت و بۆمان کۆنتڕۆڵ نەکرابێت خوا پشت بەستن بە قەدەر بەخوا توشتوانەوەی خۆت بخەرەگەڕ جگەوە هیچ هینێکیکەنی یعنی من ڕووبەڕووی بوومەتەوە حتا ئیمتیحانی شەستی وەرزی یەکەم بوو من 5 شەو بەسەر یەک خەوم نەبوو بەیانی ئیمتیحانم بۆ هیچ خەوێکم نەبوو ئەمە هەمووی ترس و قەلەقیە سترێسە یعنی زۆر ئەترسام لە قەلەقیەکەش بەڵام پشتم بەخوا بەست و ئەموت خوا هەر یارمەتیمەیە
هەوڵم بەزایە نایە خی گەورە کەسێکی خۆشی بە بەرنامە ئێشی کردوێ بێ ئەمەلی ناکە لەگەڵ ئەو هەموو نەخەوتن و ستێسی کە هەم بوو پشتم بەخوا بەست و ئەچوم بەیانی لە ئیمتیحانە یەکەمی مەکتەبەکەشەوە. باش کاکە باوان الحەمدولillah. مەرجە ئێستا مادام باوان پلەی سێمی لەسەر ئاستی هەرێم دووەمی لەسەر ئاستی هەرێم بەدەستێناوە ئیدی ساحەکەی بۆ تەخت کرابێ و ڕەنگە لە زانکۆش هەموو ساڵێکە ئۆوایل بێ و سبێنێ لە ئێستەوە دامەزرانێکی بۆ دانرابێ دەرچووی وەکو جەنابەت کە پلێ بەرزی بەدەستێنەوە دەبێت وا بیر بکاتەوە یاخود ڕەنگە نا لە قۆناغەکانی زانکۆدا پاشە کشە بکە ڕەنگە سبێنش لە قۆناغەکانی زانکۆدا هەر ئەوایل بێت و بەڵام دامەزراندنی بۆ نەبێت. دەمەوێت بزانم چۆن بیرەکەنەوە چکە ڕەنگەوەی کە دەرنەچوو بێت یان نمرەی کەمی بەدەستێ نابێ ساحەکەی بۆیەوە چۆڵ کرد بێت کوتلێتی تازەمانە یەکە من بخوا من پێیان ناگەمەوە. من قەت وا بیرم نەکردێتەوە بۆ پێشەنگێکمانێ من لە بەرچاومە ئەو تەلەڤانی ساڵانی پێشوو کە ئەو جۆرە بیرکردنەوەیان هەبووە ئیسا حاڵیان چۆنە هەبووە یەکەمی هەرێمی کوردستان بووە لە جامیعەیە ئەو تەلەڤێ بە پاراڵێڵ بەشداری کرد و دەرەجەی کڕیوە پێش یاوەتەوە ئەوائیل بوو بەنیسبەت کۆی ژیانیشەوە من بە هیچ شێوەیە دام نەناوە بە بۆنی شەهادەکەمەوە هەنێ وردە ئامانج بەدەستێنم ئامانجی لاوەکی لە پارە و لە مڵک و ماڵ و لە هەنێشتی لابەلا زانکۆ تەنها و تەنها بۆ عیلمەکەیە یعنی ڕاستە لە کۆتاییە پارێکیشی پێپەیەکەی سەرۆت سامانیش پێکۆکەیتەوە بەڵام ئەگەر ئامانج و ئەو سەرۆت و سامانە بێ نە عیلمەکە بەدەستێنی نە ئەوەکە بەدەستێنی ئەبێ تەلەبە وا بیرکاتەوە ئەگەر وا بیر ناکاتەوە خۆی زەرەرەکە 6 ساڵێکە ئەیبینینەوە کە زانکۆ تەنها و تەنها شوێنی بەدەستێنانی عیلمە ئەگەر تۆ ئەتەوێ دەوڵەمەندێک لێ دەرچێ ئەتوانی لە پاڵ زانکۆکەشە ئیش و کار و کەسابەتی خۆت بکەیت. من لەم ڕۆژانە چوومە خزمەتی دکتۆر عەبدولواحید وتم جەنابی دکتۆر من ئەگەر بڕۆمە توبعام لە زۆر شتی ترە بم لە زۆر ئامانجە بم کە ئەگەر لە توبعام نەبم لە بەشێک تر بم بەشێکی دۆزێ ئاسانتر بتوانم تا زانکۆکەم تەواوکەم ئەو شتانەش بەدەست بێنم بتوانم ببمە کاسپێکی باش وتی لە زانکۆش لە توبعامی شاتوانیەوە بەدەست بێنی. جەنابی دکتۆری خۆشەویست فەرموویان من لە مەرحەلەیەکەوە تا بە ئێستاشەگا تیجارەتەکەم ئەیبینین خزمەتە گەورەکەی کە کردوێتی بە هەمومان بڕوا ناکەم کەس قەناعەتی وا بێ کە جەنابی دکتۆر عەبدولواحید بە توبعام بوو بێ بۆی کە ئیسا هەیە بوو بێ بۆی ئەو هەموو خێر و خێراتەیەەکە چونکە ئەیبینین عملیات بە بەلاشکە دەرمان بە خۆڕایی ئەیە ئەگەر دکتۆریش پاڵی لێ بایەتە و چاوەڕوانی ئەوە بۆیە کە بە عیلمەکەی پارە پێیاکە نەبوو ئەو خزمەتکار و خۆشەویستی ئێستا لە ناو خەڵکە. باشە کاکە باوان زۆر جار ئێستا هاوڕێکانت کە دەرەجەی باشیان بەدەستی هێناوە هاوڕێ نزیکەکانت زۆر ناڵم لە بەرۆی بادوایی لۆمان نەکەن یاخود ئەڵەبجەیەکان دەوروبەرەکەت ئێستا دایک و باوکیان زۆر لۆمەیانەکە ئاڵێ باوان ئەوە تا سیرکە ئەها دووەنێ و تۆمەنت هەیە دووەنێ و باڵات هەیە دووەنێ و خزمەتت هەیە بۆ نەتوانیەوە کووە بێنی ئەم بەراوردەی دایک و باوک بۆ مناڵەکەیان کە پێیان وایە تر ڕەنگە ئەم مناڵەیان تەواو بە هیچ نەگا لە ژیانیا بێ هیوایەکەن لە ئێستەوە لۆمێ مناڵەکەیانەکەن چۆن ئەمە خوێنیتەوە ئەوە تا باوان باوەڵامیان پرسیاری یا ئەم لۆمەکردنی دایک و باوک لێرە بداتەوە خۆی ئەگەر تەلەبەکە هەوڵی نایبێ ئیهمالی کردبێ پاڵی لێ داوێتەوە وەکو من هەوڵی نایبێ ئەوە حەقەتەن لەو بەشەی ژیانە حەقە لۆمە بکرێت کە تۆ بۆچی هەوڵنەیە بەڵام ئەگەر تەلەبەیە هەوڵی دابێت و کۆشی کردوێت و وەکو من ڕەفیق و برادەرمێ لە من زیاتر ساییان کردووە دەی پێی نەگەشت و چی بکە یعنی چی بکە دایک و باوک یعنی غەڵەتێکی زۆر زۆر گەورەیەکەن ڕۆشنبیرەکان نا ئەوانە نا غەڵەتێک گەورەکەن وازانن ئەم مناڵە کە هەیەە یعنی بارە بەسەریانەوە تۆ مناڵی خۆتە فەرزە لەسرت بیژێنی
خزمەتێکا تا وەختی کە هیچی لێ ناوینێت کە هیچی لێ نەبینی هەموویە داتەوە بەناوچاوە خۆی ئەبێت دەستخۆشی و سپاس و پیرۆزبایی لەسەر هەوڵدان بێ نەک لەسەر ئەنجام من شتێکم نووسی ویستم بڵاویکەمەوە دوایک ئاوازم لێنا پێش ڕاگەیانی ئەنجامەکان حتا پێش وەزاریش ئەوەی کە ئیساب بۆم کراوە لەلایەن ماڵەوە ئەو هەدیەی بۆیان کردوم باوکم پێیوتم قەراری شتێکمان نیاوە ئەگەر 80 بێنی 90 بێنی یەکەمی هەرێم بی هەرەوە بۆکەین بۆ چونکە هەوڵمان و بوونەکەی تۆمان بینیوە ئێمە لەسەر هەوڵمان و بوون پاداشی تۆمانیاوەتەوە یعنی لەو کاتا قوتابیەکە مناڵەکە هەست بەبوونی خۆیەکە هەستەکە کە قەدری خۆی زانێت کە ئەمە زیاوە نییە لە ناو خێزانەکەیە بەڵام ئەگەر لەسەر ئەنجام پاداش کرا لەسەر ئەنجام دەستخۆشی کرا ئەوە دایک و باوکەکە با بزان کە هەڵەیەکی گەورەیەکەن بەرامبەر ئەم مناڵەیان و ڕەنگە ببنە هۆی ئەوەی کە ئەم کەسە تووشی بێئومێدیکی زۆر بێ و ئەو ئامانجشی کە لە داهاتووە ئەگەری هەیە بەدەستی بێنێ بەم قسە و بەم ڕەفتارانی دایک و باوکیان لی بێئەمەل بێت و بەدەستی نێن کەواتە لێرەیە دایک و باوک تا چەند هۆکارن بۆ سەرکەوتنی خوێندکارەکەیان مناڵەکەیان هۆکاری سەرەکی دایک و باوک بە تایبەتی باوک ئەوانەی کە باوکی ئازیزیان لە دەستیاوە دایکیان هۆکاری سەرەکین کە تۆ باوکت پشت بوو با هەموو عالەم دژوێ سەرکەوتووە بی بەڵام باوک پشتی نەگرتی هەموو عالەم دۆست بێ هەموو عالەم بە گەورە و بزانی هەر بچووکی هەمیشە تۆ بێ دوو هەنگاو لە دوای باوتەوە بڕۆی ئەگەر باوک و پشت بوو ئەوە سەرکەوتووە بی ئەوانەی ئەو باوکانەی کەوا ئەزان بەلۆمەکردنی کوڕ و کچەکانیان ئیشێ باشیان کردوەوە با بزانن لە گەورەترین هەڵەیە ئەژین بەرامبەر مناڵەکانیان باشە باوان پێشەوەی کە نەتیجە دەرچێ و هەدیە کە بۆیان دیاری کردەوەی چی بوو؟ ئایفۆن 12 ئایفۆنێکی 12 بەس لەبەر هەوڵەکە؟ بەس لەبەر هەوڵەکە دوایی زۆرتر بوو کە دەرپلەکە داتەوە؟ نە هەروەک خۆی دوایکە پێشتر پێیان و قوربانی ئەویان کرد خێریان کرد لەبەر سەرکەوتنەکە بەڵام زیادی نەکرد چونکە حەقەتەن باوکم ڕاستی کرد لەبەر هەوڵمان و بوونەکەم بوو ئەگەر لەبەر ئەنجامەکە وایە چونکە تەسەوەری ئەوە ئەنجامیان نەکرد ئەگەر لەبەر ئەنجام وایە زیاتریان نەکرد ئایفۆن 12کە پێش هەوڵ و تەقەلاکەی خۆت بوو یا دوای هەوڵ و تەقەلاکە بوو پێش کە هەوڵ و تەقەلاک چونکە باوکم لە ژیانیان نەیبینیوە باوانەوە نەسایبرا سوپرایزیان بۆ کرۆدارە لەوچێتی 80 بێنی ببی بە دووەم یانی دەرەجێکی بەرز بێنی ئێمە هەر دیارەکمان بۆ ئامادە کردی ئایفۆن 12کە نەبووە هۆکار بۆی کە دانیشە سعی بکە لە ئاخیرەوە لە چ ڕۆژەکە بووم وتیان ئەوەی ئێمە هەدیەکمان بۆ داناوی چونکە ئەوەی لە تۆمان بینیوە یەکەم لە کەسمان نەبینیوە دومیش لە خۆتمان نەبینیم لە ڕابردووە ئەمە هۆکارێکیش بوو بۆەوەی زیاتر تەشجیعیان کرد زیاتر هەوڵ زۆر ئەوە وەڵا لە کۆتایی سەعیاوم بەس هۆکارێ بۆ ئەوەی من ترسم نەمێنێ تەلەبەر ڕاتە ئیمتیحانەوە زانیاری پێ ئەترسێک کە نەیهێنێ بۆ ئەترسێکە نەیهێنێ ئەترسێک کە نەیهێنا ڕوبەڕووی ئام لۆمانە بێتەوە لە دەوروبەری لە خێزانەکەی بەڵام من کە ئەوەیان بۆ کردم ئەو ترسانم نەما یاعین بەجددی بەیانیان کە ئەڕۆشم بۆ ئیمتیحان باوکمەیوت هەرچەندێ بێنی وەکویان سەوە بۆ هێنا چکە هەوڵەکەت بۆدا هەوڵەکەم بۆ یاوەڕ بە هیوای سەرکەوتن لە سەرجەم کۆناغەکانی دواتریشدا ئیشاڵڵا سەرپاسی ئەم دەرفەتەیەکم سپاس بۆ ئێوەش بەخێر بێت زۆر سپاس دەکەین بەڵازیزان و خۆشەویستان تەوەری یەکەم ئەمە بووکە بینیتان قسە و باسمان لەسەر کرد دیارە سەرکەوتنی قۆناغی 12 دوایین قۆناغی ژیانمانی بۆیە دەبێت بە هیواوە بژین تەوەری دووەمیشمان لەسەر شتێکە پەیوەستە هەردووبارە بە ژیانەوە لەسەر جوانەکانی ژیان چۆن ژیانمان بنیاد بنین بۆیە دەگەڕین بە شوێن هەوو با بڵێن ڕۆشنایی کە هەمیشە هەمومان لەناو ژیانمانە هەیە بەڵام دەبێت بیان دۆزینەوە ژیانمانی پێڕووناک بکەینەوە ناوبڕێکی کورت وەردەگرین دواتر دەگەڕێنەوە لاتان.
دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاری و کار و چالاکیەکانی شار و چارەچەکانی هەرێمی کوردستان دەچینە بەڵگەی پەیامنێران و سەرەتاش دەچینە لای پەیامنێرمان سامان فەتاح لە پارێزگای هەڵەبجە. سامان سڵاو دلێ بێوم کاتت باش، کار و چالاکی و زانیاری لای تۆ چی هەیە فەرموو بۆمان بخەیتە ڕوو. سامان ئەگەر گوێت لە دەنگی ئێمەیە سڵاوت لێ بۆم کاتت باش، گرنگترین زانیاری و کار و چالاکی لای تۆ چی هەیە؟ فەرموو. بەڵێ سڵاو لای بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بە دیار ئەمڕۆ دەستەیەک پێی گەنراوە لەلایەن هەورامەکانەوە کە پێشووتر ڕێکخراوی یونسکۆی جیهانی ئەورامانی تەختی بە یەکێک لە شوێنەوارە جیهانیەکان ناساند. ئەم دەستەیە لەلایەن ئەورامانی لۆنەوە کە بە ئەورامانی باشووری کوردستان زیاتر ناو دەبرێت لەلایەن ئەم دەستەوە بۆ ئەوەی کە پێشنیار بکەن ئەم هەورامانش لەلایەن ڕێکخراوی یونسکۆی جیهانیەوە بە یەکێک لە شوێنەوارە جیهانیەکان بناسێنرێت. ئێستا لە پشتی منەوە لە وەڵی کازیوە لە بەڕێوەبەراتی لە وەڵی پشتی منەوە لە بینای کازیوی پێڵە لە بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هەڵەبجە لێرە کۆبوونەوەی کێورامەکانەیە بۆ ئەوەی کە ئەو بابەتانە پێشنیار بکرێت بۆ ئەوەی کە ئاراستەی لە ڕێگەی ڕاستپاردەیەکەوە ئاراستی ڕێکخراوی یونسکۆ بکرێت بۆ ئەوەی کە هەورامانیش بخرێتە سەر ئەو بڕیارە و بە یەکێک لە شوێنەوارە جیهانیەکان بناسێنێت. ئێستا لەگەڵ مامۆستا کاروان کە سەرپەرشتیاری ئەو کۆبوونەوەیە مامۆستا کاروانتانەوێت چ پایامێک بە یونسکۆ بگێنن؟ دەستپۆشتیان لێ یەکەم بەخێر بێن. ئێمە ئەم بۆردە دروست کراوە لە دوای بەنزیکی مانگێکە چەندین کۆبوونەوە کراوە. بڕیارمانەوە ئەمڕۆ هەنگاو هەڵبگرین بۆ ئەوەی چی بکەین تاکو سەرکەوتوو بین کە هەورامانی لۆهۆنیش کاکەوێتە باشووری کوردستانەوە بە هەمان شێوەی هەورامانی تەخت بە بخرێتە ناو لیستی تۆماری کولتوری جیهانیەوە و بۆ ئەمە هەنگاومان هەڵگرتووە تەواوی ئەو میوانانی کە لێرەن کەسانی دڵسۆزی هەورامانن کارەکەین بۆی بە هەمومانەوە بتوانین هەنگاو بە هەنگاو ئەو ئامانجەی کە ئەم بۆردەی بۆ دامەزراوە بتوانین بە ئامانجەکانمان بگەین کە لە پلەی یەکەمیان ناساندنی هەورامانی لۆهۆنە بە لە ناو لیستی تۆماری کولتوری جیهانیە. بەشدارە بێ لەم کۆبوونەوەی ئەم بۆردە لە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری بەڕێز کاک محەممەد فەتاح سەرۆکی بۆردەکەیە و ڕێکخراوەکانی هەورامان ڕێکخراوی ژیواوی یانەی سیاچەمانە و تەواوی ڕێکخراوەکانی تر لە ناو ئەم بۆردەیە هەن و لە کۆمەڵێک ڕۆشنبیر و چالاگوانی هەورامان بە هەموو ئەمانەوە ئەمانەوێ کار بکەین و ئەمڕۆ کۆبوونەوە بکەین و بزانین خاڵە یەکەمەکانمان کامانن ئامان چۆن هەنگاو هەڵبگرین و بەنیازین لە داهاتوێکی نزیکە ڕێکخراوی یونسکۆ کە لێرە لقی هەیە سەردانێکیان بکەین و لەم بارەیەوە گفتوگۆ بکەین. سەکاران ئەم کۆبوونەوانەیە وەرامەکان کاریگەری دەبێت بۆ ئەوەی کە لە داهاتوودا یونسکۆ هەورامانی باشووری کوردستانیش بخاتە سەر یەکێک لە ناوچە جیهانی و کولتوریەکانی جیهان. کۆبوونەوەکە میکانیزمە گریتە بەر بۆ کارکردن ینی ئێمە لەم کۆبوونەوەیان بەرنامەی کارداێنین مەرج نییە ئێمە هەنگاوەکان هەڵ ئەگرین بەڵام مەرج نییە ئەمڕۆ بەیانی یونسکۆ ئەوە بکات بەڵام ئێمە چی بکەین کە بۆ لەمەوە دووە ئەگەر لە ماوەیەکی دووری شابێ بە ئیش و کارەکانمان بە هەوڵەکانمان چ لە بواری زمان بێت چ لە بواری سیمای کولتوری هەورامان بێت چ لە بواری کەلەپور بێت چ لە بواری پیشە دەستەیەکان بێ بە هەموو ئەمانە ئەبێ کاری لەسەر بکەین بە بۆەوەی سەرنجی یونسکۆ بە هەمان شێوەی هەورامانی تەخت ڕابکێشین کە هەورامانی لۆهۆنیش بخرێتە ناو لیستی تۆماری جیهانی. ئەگەر بە کورتی جواب بدەیتەوە هەورامانی لۆنیشۆکە خۆتەڵە هەموو مەرجەکانی ئەو هەورامانی تەختیتایە بۆی کە باوەڕ بە یونسکۆ بکەن لەوەی کە هەورامانی باشووریش واوشەوەی هەورامانی تەخت بە ناوچەیەکی شوێنەواری جیهانی بناسن. لە ڕاستیە هەورامانی لۆهۆن بووە لە ساڵی هەشتاکانە بووە بە مۆڵگەی شەڕ و لە 79 تەواوی خەڵکی هەورامان ڕاگوێزانەکرێ و ئەمانە هۆکارن کە بە هەمان شێوەی ئەو دیو نەتوانی بڵێ هەورامانی ئەم دیژوەکە ئەمانە هۆکارێکی گەورن بەڵام ئێمە کارەکەین بۆ ئەوەی کە لە داهاتوە بەو ئامانجە بکەین. سپاس. بەڵێ دیارە
بەپێی وتی سەرپەرشتیارانی ئەم کۆبوونەوەیە کە بۆردێکە پێگەنراوە بۆ ئەوی کە هەورامانی باشووری کوردستانیش هاوشێوەی هەورامانی تەخت لە ڕۆژهەڵاتی کوردستان بە یەکێک لە شوێنەوارە گیانەکان بناسێنێت ئەنگاوەکان دەستی پێکردووە لە ئێستادا لەلایەن ڕێکخراوە هەورامیەکانەوە و ئەو ڕێکخراوانی کە پێویستن بە بابەتەکەەوەن گاوڵ دەگرن بۆ ئەوی کە لە ڕێگەی ئاداشتێکەوە ئەو مەرجانی کە پێویستن ئاڕاستی یونسکۆی بکەن هەورامانی باشووری کوردستانیش بە شوێنەوارێکی گیانی بناسێنێت بەدەر لەم بابەتە من ئەمەوێ باسی ئەوەش بکەم کە لە ئێستادا لە بەنزیخانەکانی پارێزگای هەڵەبجە بەنزی ناوشێوەی خۆیەتی و نەگۆڕاوە ئەو بەنزینەی کە لەلایەن حکوومەتی عێراقەوە دابین دەکرا بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان تا کوێستانە گەشتووە بە پارێزگای هەڵەبجە و بەنزین و سعری بەنزی ناوشێوەی خۆی لە بەنزیخانەکان ئەماوەتەوە. زۆر سپاس بۆ پەیامێرمان سامان فەتاح لە هەڵەبجەوە لەگەڵمان ئەبووی سامان سپاس بۆ زانیاریەکانت. بەڵە بەڕزان دەچینە بڕگەی زانیاری و زانیاریەکمان بۆ ئامادەکردوون لەسەر بۆمبی ئەتۆم فەرموون باپێکەوە بینەری و زانیاریە بین. بۆمبی ئەتۆمی بۆمبی ئەتۆمی ئەو چەکە کۆمەڵکوژەیە کە تا ئێستاش لە مێژووی مرۆڤایەتیدا بە بەهێزترین چەک هەژمار دەکرێت. بۆمبەکە سێ جۆری هەیە کە بریتین لە بۆمبی یۆرانۆمی و بۆمبی پلۆتۆنۆمی و بۆمبی هایدرۆژینی. لە سەرەتای نەخشە داڕشتنی جەنگی دووهەمی جیهاندا بیرمەندانی بواری فیزیە سەرقاڵی بەرهەمهێنانی جۆرە مادەیەک بوون کە بەرزترین توانای تەقینەوەی هەبێت. ئەم بیرۆکەیەش سەرەتای بەرهەمهێنانی چەکی ئەتۆم بوو. بۆمبی یۆرانیۆمی یۆرانیۆم توخمێکی تیشکدەری قورسە کە لە سروشدا بە شێوەی پوختە نییە بەڵکو لەناو بەردەکاندا بوونی هەیە و دەبێت پوختە بکرێت. چڕیەکەی دەگاتە نزیکەی 318 گرام لە 0.3 مەتر سێجادا کێشەکەی 1 تەن و نیو دەبێت. پلەی شلبوونەوەی 1132 سیلیزیە و پلەی کوڵانی 3818 سیلیزیە. یۆرانیۆم توانای دەرپەڕاندنی وزەیەکی زۆری هەیە کە بە سووتانی 1 کیلۆگرام لەو توخمە وزەیەک بەرهەم دەهێنێت. هاوتایە لەگەڵ ئەو وزەیەی کە لە سووتانی 3 ملیۆن کیلۆگرام خەڵوز دەست دەکەوێت. مێژووی وزەی ئەتۆمی بۆ یەکەمین جار لە ساڵی 1930 پرۆفیسۆرێکی ئەڵمانی بەناوی هانس بتە دوای چەندین لێکۆڵینەوە لە سەرتوانای تیشک و تیشکدانەوەی ناوەکی یەکەمین هەنگاوی بۆ دروستکردنی بۆمبی ئەتۆمی پێشکەش بە دەوڵەتەکەی خۆی کرد کە دواتر بوو بە هێزێکی سەرەکی لە جەنگی دووهەمی جیهانیدا. دواتر ئەلبێرت ئەنشتاینی بیرمەندی ئەڵمانی کە لە ساڵی 1933دا بۆ خۆڕزگارکردن لە دەست حکومەتی نازی ئەڵمانیا بارە و ئەمریکا هەڵات وزەی ئەتۆمی بە هاوکێشەی MC2 یەکسانە بە ئی بەرهەمهێنا. ئەو هاوکێشەیەش بریتی بوو لە وزە و مادە و خێرایی و تیشک. سەرنجام ئەم چەکە بە جۆرێک پەرەیسەند کە بۆ یەکەمین جار ئەمریکا لە جەنگی دووهەمی جیهانیدا لە هەردوو شاری هێرۆشیمە و ناکازاکی لە ژاپۆن بەکاری هێنا. پرۆژەی مانهاتن پرۆژەی مانهاتن مێژوویەکی ڕەشی هەیە لە مێژووی ئەمریکادا کە بە شێوەیەکی زۆر نامرۆڤانە جێبەجێکرا. بە شێوەیە کە سەرەتا لە شێوەی دەرمان دروست کرا و لە نەخۆشخانەکانی شیکاگۆ لەسەر 11 نەخۆش تاقی دەکرایەوە و بە دەرزی دەدرا لە نەخۆشەکان بەبێ ئاگاداری خۆیان کە تا سەر ئێسقان توانەوە. پزیشکەکان ئەنجامەکانیان پێچاوەڕوان نەکراو بوو. دواتر لەسەر دیلە نازیەکان تاقی کرایەوە و دواتریش لە ناوچەی پەنجاویەک پەری پێدرا. لە کۆی 67,000 بۆمب ئەمریکا توانی تەنها 8,500 بۆمبی سەرکەوتوو دروست بکات. شێوەکانی یۆرانیۆم سێ شێوەی هەیە لە سروشدا کە لە ژماری پرۆتۆن یەکسانن تەنیا لە ژماری نیوترۆن جیاوازیان هەیە. یۆرانیۆمی 234 کە بە سوکترین دادەنرێت و 92 پرۆتۆن و 142 نیوترۆنی تێدایە. شێوەی دووەمی یۆرانیۆم 235 کە 92 پرۆتۆن و 143 نیوترۆنی تێدایە. شێوەی سێم یۆرانیۆمی 238 کە 92 پرۆتۆن و 146 نیوترۆنی تێدایە. یۆرانیۆم لە سروشدا ڕێژەی هەبوونی یۆرانیۆم لە سروشدا جیاوازە کە یۆرانیۆمی 238 ڕێژەی لە 99.2 هەیە هاوکات بە یۆرانیۆمی دامرکە و ئارام یاخود کپکرا و دادەنرێت
ئەم جۆرە لە یۆرانیۆم بۆ ڕووپۆشکردنی کەشتی و فڕۆکەکان بەکاردەهێنرێت. یۆرانیۆمی 235 بە ڕێژەی لە سەدا 0.71 لە سروشدابوونی هەیە و بە یۆرانیۆمی تیشک دەرناسراوە کە تەنها ئەو جۆرەیان بۆ دروستکردنی بۆمب بەکاردێت. یۆرانیۆمی 234 بە ڕێژەیەکی زۆر کەم هەیە و بۆ کاری پیشەسازی و بواری کشتتوکاڵی بەکاردێت. وڵاتانی ئەتۆم تا ئێستا ئەو وڵاتانەی کە بە شێوەیەکی فەرمی حکوومەتەکانیان دانیان ناوە بە دروستکردنی ئەو بەرهەمە 9 وڵاتن کە بریتین لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ڕووسیا و فەڕەنسا و شانشینی یەکگرتووی بەریتانیا و چین و هیندستان و پاکستان و ئیسرائیل و کۆریای باکوور. 5 لەو وڵاتانە ئەندامی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتین. بە گوێرەی زانیاریەکانی جیهان، ئێرانیش ئێستا لە حاڵەتی پیتاندندایە. پەیمان نامە ئەتۆمیەکان 2 پەیمان نامە لەو بارەیەوە واژۆ کراوە کە 180 وڵات بەشداریان تێدا کردووە. ئەوانیش پەیمان نامەی NPT و CTBTن. بەڵام لەو کاتەوە 200 تاقیکردنەوەی ئەتۆمی لە ناو زەریا و ژێرزەویدا ئەنجام درراوە. چۆنێتی کارلێکی زنجیرەیی بۆمبەکە. بۆمبی یۆرانیۆم بە ناوکە دووکەردبوون وزەیەکی زۆر دەردەپەڕێنێ. بە شێوەیەک نیوترۆنێک ئاڕاستەی یۆرانیۆمێکی 235 دەکرێت. لەبەر ئەوەی کە ئەویش 143 نیوترۆنی هەیە، لەو کاتەدا 2 یاخود 3 نیوترۆن دەردەچن و بەر 2 یاخود 3 گەردیلەی تر دەکەون و ئەوانەی تریش بەر گەردیلەی دیکە دەکەون. بەو شێوەیە کارلێکی زنجیرەی بەردەوام دەبێت و لە بەرکەوتنی هەر نیوترۆنێک 200 مێگاڤۆڵت وزە دەردەچێت، واتە 200 ملیۆن ڤۆڵت، کە ئەمەش وزەیەکی بێشومارە. چۆنەتی تەقاندنی بۆمبەکە. بۆمبەکە شێوەیەکی لاکێشەیی هەیە و لاسەری بۆمبەکە کڵاوەی یۆرانیۆم جێگیر کراوە. لە ناو کڵاوەی یۆرانیۆمەکەشدا خونێکی تێدایە، واتە بۆشاییەکەیە. لە بەشی دواوەی بۆمبەکەدا پارچەیەکی تری یۆرانیۆم هەیە کە بە دڵی بۆمب ناسراوە. کاتێک فڕۆکەکە بۆمبەکە دەخاتە خوارەوە، ئەو پارچەی دواوە واتە دڵی بۆمبەکە بەهۆی ئیسپرینگێکەوە بە خێرایی ئاراستەی پێشەوە دەکرێت و دەچێتە ناو ئەو کونەی لە بەشی پێشەوەدایە و کڵاوە ئەتۆمیەکە دەتەقێتەوە. بەڵازیزان تاوکاتەی کە دەچینە لای میوانەکەمان لە ڕانیە و قسە لەسەر چۆن ژیان لەسەر جوانیەکان بنیاد بنین بکەین، بابەتێکمانەیە فیچەرێکە کە دانیار بۆی ئامادە کردوین، ئەویش لەسەر خۆراکە تاواکاریەکان وەروە چۆنیەتی بەکارهێنانی پرۆتین بۆ ئەوانەی کە دەچنە یاری لەش جوانیەوە، کە ئێستا دیاریارەیەکی باوە زیاتر خەڵکانی دەدا بۆ ئەوەی کە لە بری تۆپی پێ و هەندێک یاری دیکە کاتیان بۆ بگەڕێتەوە بە تایبەتی لە شەواندا دەچنە یاری لەش جوانی. با بزانین چۆن مامەڵە لەگەڵ ئەمانەیە بکەن. هەندێک گەنجیشمان هەن کە زیاتر با بڵێم کەشوفشی بەراوێنە و فۆتۆکانیان دەیانوێت زوو عەزەڵە پیا بکەن و ماهیچەیان هەبێ پەنا دەبەنە بەر پرۆتین و هەندێک دەرمان. با بزانین دانیار لەگەڵ میوانە تایبەتەکەی چۆن باس لە بەکارهێنانی پرۆتین و تاواکاری خۆراکیەکان دەکەن، پێکەوە بینەری دەبین. سڵاوتانە بێت ئازان و خۆشەویستان، لەم تەورە تایبەتەماندا تایبەت بە پەیامی ڕۆژ گفتوگۆ دەکەین لەسەر چۆنێتی بەکارهێنانی پرۆتین و ئەو تەواوکەرە خۆراکیانەی کە لەلایەن وەرزشەوانانی لەش جوانیەوە بەکاردێنێت. بزانین ئەم پرۆتین و تەواوکەرە خۆراکیانە تا چەند گرنگە کە وەرزشەوان بیخوات و ئایا مەرجە ئەو کەسەی کە وەرزشی لەش جوانی دەکات ئەم جۆرە پرۆتین و تەواوکەرە خۆراکیانە بەکاربێنێت و ئایا دەپرسین کە چێن ئەوانەی کە ناتوانن ئەم پرۆتین و تەواوکەرە خۆراکیانە بەکاربێنن و ئایا هیچ لێککەوتەیەکی تەندروستی هەیە و ئاخود ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایان یاخود نەخۆشیێکیان هەیە دەتوانن پرۆتین و تەواوکەرە خۆراکیەکان بەکاربێنن. لەگەڵیشیدا باز لە کوالیتی و جۆرەکانی دەکەین لە هەرێمی کوردستاندا. دەزانین کە لە ئێستادا چەندین جۆر لە هەرێمی کوردستاندا لە تەواوکەرە خۆراکیەکان بوونی هەیە، بۆی
بە دیاریکراوی بزانین کام جۆرەیان باشترین یاخود کام پرۆتینە و کام تەواوکەرە خۆراکیە کە پێویستە وەرشەوان بەکاریبێنێت دەستنیشان دەکەین. ئێمە لەم گفتوگۆیەمان لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز کاک سورکی و مەجید ڕاهێنەری وەرزشی گفتوگۆ لەو بارەوە دەکەین. کاک سورکی زۆر بەخێر بێت. سپاس بۆم دەرفەتان. زۆر سپاس. کاک سورکی ئەگەر لەوە دەست پێ بکەین کە لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا چەند جۆر پرۆتین و تەواوکەری خۆراکی هەن. کامیان کوالیتیەکەی باشتر یاخود وەرشەوانێک چۆن بزانێت کە ئەمە کوالیتیەکەی دروستە و هیچ غەش و کێشەیەکی تێدا نیە. سپاس بۆ دەرفەتەی کە پێتان بەخشیم لە بوارەکەی خۆمدا قسەی لەسەر بکەم. لەسەر بابەت و کوالیتی جۆری پرۆتینەکان بۆ نمونە ئەگەر یەکێک بێت جۆرەك شەریکەیەک بێنێ هەر شەریکەیەک کە داوایەکات ئەبێت هەرچی شادمەشە و مەسەلەن ئەو شتانی کە ڕێگەی پێدات کە مەسەلەن کوالیتی کۆنتترۆل داوا لەسەری ئەکات لە شەریکەکان کە ئەم موادە لە چۆنێتی پێگاتەکەی چۆنێتی دروستکردنەکەی ئەو شتانە لە ئەو شخصە داواکە لە شەریکەکە و بۆی بێنێت کاتێک کە بۆی ئەنێرێتەوە ئەنجاکو ئۆکەی لەسەر ئەوایەت کە موادە داخلی کوردستان بکرێت بە ڕێگەی کوالیتی کۆنتترۆل و وەزارەتی تەندروستیە. زۆر باشە مامۆستا زۆر جە باز لەوە دەکەن کە ئەم تەواوکەرە خۆراکیان یاخود ئەم پرۆتینانە لە قوتوویەکە باون کوالیتیەکەی باشە بەڵام دەیگۆڕن دەیخەنە ناو قوتوویەکی دیکە و کە کوالیتیەکەی نزمترە ئەو پرۆتینە ئەمە شتی وا ڕوودەدات. ئەو شتانە ڕوئات بڵێ چکە خۆتەزانی لە هەموو شوێنێک بواری ساختە هەیە و بواری ڕێگە پێدراوەیە. ئەو کەسانی کە یانوێ ئەو شتانە وەرگرن کە ڕێگە پێدراوە ئەبێ پرسیار لەسەرەوە کەن لەو شوێنەی کە مادەکەی لێ ئەکڕن مەسەلەن داوای لێ بکە ئەم شتە و چۆن داغڵ کردووە لە ڕێگەی کوالیتی کۆنتترۆڵە هاتووە تۆ بارکۆدێکت هەیە لە ڕێ و بارکۆدەوە پێڵیت بە شخصەکەڵیتەوەڵێ ئەم مادەیە ڕێگە پێدراوە و بە وەزارەتی تەندروستی و هینی کوالیتی کۆنتترۆڵ هاتۆتەنەوە ئەنجاوەکو ئەوانەی تریش کە ڕێگە پێدراونین لە ڕێگەی بۆ نمونە شارێکی وەکو دوبەیەوە یان لە بەغاوە لە بەغا تیجارەت زۆر کراوەیە ئەنواع شت ئەکرێت ئێستا مواد داغڵ ئەکرێت شێوازی تێکردنەکەی هیچ کەسێک نازانێت و لە چیە داغڵەکرێت و چۆن ئەکرێت ئەنجاوەکو کوالیتیان زۆر نزمە کەس نازانێت ئەو مادانەی تێکرێت چیان زۆر لە خواردن و لە تامکردن هەستی پێ دەکرێت کەمە کوالیتەکە بەتەئکید زۆر کات قوتۆکە مەسەلەن هەر کیسێکیان قوتوکار چیەکە هەڵی ئەبچڕین بۆنیشی فەرقی هەیە لەگەڵ بۆنی کوالیتی بەرزێکە مەسەلەن ئەو شتێک کە ئەسلی و ئۆرجیناڵە زۆر تام و بۆنیشی فەرقی هەیە لەگەڵ ئەو شتانەی کە ئۆرجیناڵ نییە و فەیکە فێکەکانیش زۆربەی کات لە ڕێی جنوب بۆ داخڵەکرێتەوە لە ڕێی جنوبەوەیترە لە هەرێمی کوردستان بەتەئکید هەموو شتێک ڕێ قاچاق بوونی هەیە داخڵ ئەکرێت بە چەندها جۆر بەتەکی دەمانە زیانێکی تەندروستی زۆریشان بە دڵنیایەوە زیانیان هەیە چۆن زیانیان زۆر باشە مامۆستا ئەگەر باز لە چۆنێتی بەکارهێنانی بکەین تەواوکەری خۆراکی مەرجە کەسێک کە وەرشی لە جوانی دەکات با بڵێن یاری ئاسن دەکات مەرجە کە ئەم تەواوکەرە خۆراکی و پرۆتینانە وەربگرێت کاتێک ئەبێ بە مەرج ئەگەر ئەو کەسەی کە ریاضە ئەکادیان هەر وەرزشێکی تر نەکو بڵین هەریارێکی خۆشمان ئەگەر خواردنی ڕۆژانەی وەکو پێویست نەبێ ئەگەر تۆ سیستەمێکی خۆراکی مەزبوطت نەبێ مەجبوریت پەنابەریتە بەر تەواوکەری خۆراکیەکان ئەگەرەکو هەشت بێت ئەبێت هەر نیسبەتێک پەنا هەر بەریتە بەرەوانە چکە تۆ ڕۆژانە ڕاستی دروستی لەگەڵ ئیشەکەی ئێمە بۆ نمونە کەسێک یەت ریاضە ئەکا ماندووە یان کرێکارە یان مۆزەفێکە یان شتێکە ڕۆژەکەی نزیکی 8 ساعت 12 ساعت کارەکاری بەم ئیشکردنەی خواردنی ڕۆژانەکەی خۆی لەناو ئەبات مەجبورە چی بکات پەنابەرێ بۆ تاوکەریەکان ئیتر بە هەر جۆرێکیەوە بێ بۆ نمونایتر وای پرۆتین بیان سرێس ماسمیان ماسەکان بێ گەینەر بێ بیسەی گلوتامین بێ هەر مادێک لەمانە کە تەعویزێگەیاتەوە بە لەشی و تۆزێ تاقەیاتێ و ئێسکەکانی و یان ماسوولکەکانی لەناو ناچێت بە حکمی و ریاضەی کەیکە بۆ ئەوەی دروست بێت زۆر باشە ئاماژەت بە جۆرەکانی کرد ئەمانە چین جۆرێکی هەر یەکێکیان بۆ شتێکە وای پرۆتین شتێکە پرۆتینی گەینەر شتێکە ماس گەینەر شتێکە پێکاتەکان فەرقەکات بۆ نمونە لە وای پرۆتینە نیسبەتی پرۆتینی تایە فایبەری تایە کالسیۆم و پۆتاسیۆم و ئیتر ئەم جۆرەشتانە چەوری و شەکر و نیسبەتێکی نزمی لەوانەتەیە لەوای پرۆتینەکان ڕێژەی شتەکانی نزمە و حلبوونی لە گەدای وەکو پێویست بە کاتێکی زوو حەل ئەبێت
بە مەسەەن کاتێکی بۆ نمونە گەستکوپێک وەرگری بە چارەکییان 25 دقات تا نیو سعات لە گەدایان نامێنێتەوە بەسەر ماسوولەکان و بە شێوازێکی تەندروست بڵاو بێتەوە. مامۆستا سورکێ و کەسێک کە دەیەوێت بێت وەرشی لە ژوانی ئەنجام بدات لە سەرەتاوە پێویستە پرۆتین و تاواکەری خۆراکی بەکاربهێنێت یاخود دەبێت چەند مانگێک وەرزش بکات دوجار ئەم تاواکەرە خۆراکیانە بەکاربهێن. بەڵێ ئەو کەسانەی کە بیدایەت دەسەکەم بە تەمرینکردن تەبعی ناتوانن ڕاستە خۆ بەکاری بێن لەبەرەوەی لەگەڵ کەسێکی پێشکەوتووایان لەگەڵ کەسێکی مامنەوەندا فەرقیان هەیە. ئەو کەسانی کە بیدایەت دێنەیاریەوە تاکو و ڕێژەیەکی زۆر ناتوانن ماسوولکەکانیان زیاد لە پێویست بجوڵێنن لەبەرەوە ئەگەر هەر خواردنێکیشی بنێ بە زیای ئەڕۆ لەوانەیە خواردنی ڕۆژانەکەی خۆی پێویستی ئەوەی پڕکاتەوە کە ماسوولکەکانی پێ دروستکە ئەگەر لە دەرەوە هیلاک نەبێ ئەگەر یان ئیش و کارێکی زیاد لە پێویستی نەبێت کە بۆ نمونە تەسیری لێ بکات. بەڵام ئەگەر مەسەەن بیدایەتی هیلاک نەبێت طبیعی ئەتوانێت کە تا 3 مانگێک بەکاری نێنێ 2 مانگنی و بەکاری بێنێت دوای 2 مانگنیەکە ئەتوانێت بچێتە سەرەوەی تاواکەریەکان بەکاربێنێت. مامۆستا سورکێ تا چەند گرنگە وەرشەوانێک ڕاوێژکا بە کەسانی پسپۆر ڕاوێژکا بە ڕاهێنەران لە بەکارێنانی پرۆتینێک کەسێک هەیە کە وەزنی زیاد لە پێویستە پێویستە لەسەر ڕێنمایی ڕاهێنەرەکەی کە ئەو جۆرە پرۆتینە بەکاربێنەوە تا چەند گرنگەکە پرسوڕا بە ڕاهێنەران و پسپۆرانی وگوارە بکرێت. بە دڵنیایەوە ئەو کەسانی کە ڕاهێنەرن تەجروبەیەکی زیاتریان هەیە لە پێویستی خۆی پرسیار بکەن و ڕاوێژی کەسی بەرامبەریانەیە کەسێک لە خۆیان شارەزاتەکە بۆ ڕاهێنەری ژنایکە کەسێک لە خۆی شارەزاتە پرسیار بکە زۆر باشترە لەوەی کە خۆی هەستێت ڕێنمایی خۆی بکە. زۆر باشە. مامۆستا سورکێ زۆر جار وەرشەوان هەبووە وەرشی کردو دوای کە پرۆتینی بەکارێنەوە گرفتی تەندروستی بۆ دروست بووە دەبێت ئەو وەرشەوانە پێشتر پشکنین بکات لە ڕووی جستە یاخود لە ڕێوەی کە ئاگاداریەوە بکە ئەمە نەخۆشی درێژخایینی یاخود نەخۆشیێکی نییە کە بۆ گورچی لە یاخود جگەری کە زۆر جار پێم وابێ ئەم پرۆتینان لەوانەی کاریگەی لەسەر ئەوانە بێت بە تایبەتی ترکە کەسێک ئەو جۆرە نەخۆشیانی هەبێت تا چەند گرنگە پێش بەکارێنانی پرۆتین پشکنین ئەنجام بدرێت. زۆر گرنگە بە تاکید بەڵام جاریوە هەیە کەسێکەیە نەخۆشە ناساغە هەستی پێ ناکات تاکو و شتێک بەکار نهێنێ و نەچێتە سەر حاڵەتەکەی بۆ نمونە گورچیلە زۆر کاتێ کەسێک کە نەخۆشە بێ لەسەری هەتا شتێکی زڵدی بەکار نهێنێ ئازاری بۆ دروست نابێیان کێشێکی بۆ دروست نابێت بە تاکید ئەو کەسانی کە ئەیانێ شت بەکاربێنن ئەتیادی بچن فەحسێ بکەن زۆر باشترە ئەنجا بکەونە سەر بەکارێنانی هەر موادێک کە پێویست بێ بۆیان ئەنووسرێیان خۆیان داوای ئەەکەن بیخۆ. مامۆستا سورکێ ئەم تاواکەرە خۆراکیانە کە لەگەڵ وەرشە دەکرێت چی بەسەر جەستە دادێن ینی ئەم سوودەی چییە بۆ جەستە ماسوولکە گەورە دەکات ماسوولکە بەهێز دەکات. بە تاکید ئەوەی خواردن ئەیکات ئەم تاواکەرە خۆراکیەکانی شەرەواکەن هەستی یاریزان زیاد لە پێویست بۆ یاریەکە مەسەەن حەزی زیاتری ئەبێ بۆ یاریەکە و زایدەن گەورەکردنی ماسوولکەکانی بە ڕێژێکی بەرچاوە چێتە پێشەوە کاتێک کە تاواکەریەکان بەکارێنە بەڵام ئەگەر ڕۆژانەی خۆی بۆ نمونە یاریزانێک ئەگەر یاری کە ئەگەر لە ڕۆژەکە هەر 3 ژەمنان خواردن بخوا و هیچ تاواکەرێکیش بەکارنەهێنێ لەگەڵ کەسێکە کە شتێک بەکاربێنێ فەرقیان زۆر زۆرە. ئەو کەسەی کە بەکارهێنێ لە حدودی 2 مانگە لەوانەیە لەشی بەرچاوتر لەو کەسێک کە بەکاری نایێنێ بەرەو پێش بچێت. مامۆستا سورکێ زۆر جا بینیومە چەند جۆرێکی هەیە وەکو حەب دەیخوات وەکو لەگەڵ شیر و ئەوانەیە دەیگرێتەوە دەیخوات یاخود لە ڕێگەی دەرزی و ئەم جۆرانە چین ئەگە سەرەتا لە دەرزیەکەەوە دەست پێ بکەین زۆرێک لە وەرشەوان بەکاری ئەمە بۆ چی بەکاردێنێت چەند جۆری هەیە. وەڵاهی بابەتی دەرزی شتی زۆرە من ناتوانم زۆر قسەی لەسەر بکەم لەبەر دروست نییە مەسەەن بەکارهێنانی ڕاستە و بۆ بەرەو پێشچوون ڕاستە زۆر بەرەو پێشتەبات بەڵام وەکو کێشە زیاد لە پێویستی خۆی کێشت بۆ دروستنی لێکەوتی تەندروستی زۆری بە تاکید زیاد لە پێویستی هەیە زۆری هەیە شتەکانی زۆرە ناتوانین مەسەەن من لێرە قسەی لەسەر بکەم و بابەتەکانی تریش بۆ نمونە چی جۆرە حەپێ بەیان پرۆتین بێ ئەم شتانە هەرێکەی شتێکە ئەوانەی پاودەرن ئەوانە زیاتر پرۆتینەکانن ئەمینۆی تیا بۆ نمونە بیسیئی تیا گلوتامینی تیا کریاتینی تیا ئەم مادانە هەرێکیان جۆرە ئیشێکەکە. مامۆستا سورکێ تا چەند گرنگە وەرشەوان پێشەوەی کە پەنابەرێتە بەر ئەم تاواکەرە خۆراکی و پرۆتینانە ژەمە خۆراکیەکانی خۆی ڕێک بکاتەوە واتە بە ڕێکوپێکی ژەمە خۆراکیەکانی خۆی بخوات اینجا پەنابەرێت بەر تاواکەرە خۆراکیەکان. یاریزانی ئاسن یان جگە لە یاریەکانی کە یاریزانی ئاسن لە 175
ڕاضەکەیکوێتە سەر یاری خواردن ئەبێ ڕێژەی خواردنەکەی لە 175 لە پێش یاریەکەوەی بێت یعنی یاریەکەی لە 125 باتێ بۆ نمونە ئەم کەسە کەچێتە بواری ئاسنەکەەوە بۆ نمونە یاری ئاسن ئەبێت ڕۆژانە بۆ منە کەسێکی ئاسایی سێژەم ناخواردن وەرەگرێ ئەم بەلایانی کەمەوە بێ 5 ژەم وەرگریان 6 ژەم وەرگێ ئیتر 6 ژەمەکە تەقسیمەکە بەسەر چەند جۆر خواردنێکە بۆ نمونە پرۆتینی کاربۆیدراتی نیسبەتێک چەوری و نیسبەتێک ڤیتامیناتەکە ئیتر بابەتی کانزایەکانیش بەسەریا چکە ئەگەر بێت و ئەو جۆرەشتانە بەکارنێنێ یان خواردن و خۆراکی نەقز بێ یاریەکەش بکە لاواز ئەبێت خەمۆکە بێت ینی زۆر شتی بۆ دروستە بێت بەرەو دوچێ لە باتیەوەی بەرەو پێش بێت ماوەستا سورکی زۆر جار وەرشەوانی وا هەیە کە زیاد لە پێویست وەزنی زۆر هەڵەگرانی توانایەکی بەهێزی هەیە ئایا ئەمە دەکرێت کە پرۆتینێکی جیاواز بخوات لەوەی کە کەسێکی ئاسایی وەرشیکە ئەنجام دەداواتە پرۆتین تایبەت بەوە هەیە کە کەسێک زۆر وەرشەکات و زۆر خۆی مانۆکات و وەزنی زیاتر لە کەسانی دیکە هەڵدەگرێت ئەو کەسانەی کە زیاد لە پێویست وەزن بەکارێنن ئەگەر خۆی تاقەیەکی هەبێەوە بە حکمی تاقەکەی خۆی بەو شێوە یاریەکە ئەگەر نەیبێت دیارە شتێکی بەکارهێناوە بۆ نمونە وەکو تاقەکان بابەتی ئەرژنین و سترۆلین و ئەلانین و مەجموعەی تاقە کافاین و ئەم جۆرەشتانە بەکارهێنێ زیاد لە پێویست دەچێتە پێشەوە بەڵام مەرج نییە زۆر قورسایی بەکاربێنی چکە ئەم یاری ئێمە یاری دروستکردنی لەشە ینی جەمالێتە بۆ ماسوولکەکان شەرت نییە تۆ تەرکیز و وەزنێکی کەم و یاریێکی ڕێکپێک و بۆی خۆ بەرەو پێش بچێت ماوەستا سورکی زۆر جار لە گەنجان کە پێش ئەوی بێنە ناو ئەم یاریەوە ئەم وەرشە ئەنجام بدەن وا بیرەکەنەوە کە لەگەڵ خواردنی پرۆتینیشە ئەنج دەتوانن جسمێکی بەهێز و کەمێک ماسوولکەیەکی گەورەیان هەبێت ئایا خواردنی تاواکەرە خۆراکیەکان و پرۆتین لەشێکی جوان دەبەخشێت بە وەرشەوان وەکو پێشتر ئاماژەم پێکرد ئەو کەسانێک کە وەرشەکەکەن ئەگە خواردنەکانیان لە پێشەوە بێ زووتر گەشاکەن ئەنجاوکو احتیمام بخەنە سەر پرۆتین و مادە تاواکەرەکان ئەمە بۆ ئەوەی بەرەو پێش بچن بەڵێ تەسیری هەیە بەڵام بە دەرەجەیشکە نابێ خواردنەکان ئیهمالکە ئەنجاوکو ئەوە بخاتە پێش هەموو شتێکەوە زۆر باشە ئەم پرۆتین و تاواکەرە خۆراکیانە لە چ کاتێکا بەکاردێنێت ئایا دەبێت پێش وەرزش بێ یاخود دوای وەرزش بێت چۆنیە بەکارێنانە هەر بابەتێکیان شێوازێک خواردنی هەیە بۆ نمونە وای پرۆتین یان وای ئایزۆلێتی هەیە کاتی خواردنەکانی بە 6 جۆرەتوانێ وەرگیرێت یاریزانێک یان هەر کەسێک کە بێوە بەکاری بێنێ بە پێی وەزنی خۆی وەری ئەگرێ و کاتەکانیشی مەسەڵەن پێش نانی بەیانیە بە نیف سعات یان سعاتێک دوای نانی بەیانی پێش تەمرین ساعتێک دوای نانی نیۆڕۆ دوای تەمرین ڕاستەوخۆ ساعتێک پێش خەوتن ئەمە وای پرۆتین پێشنانی بەیانی وا ناکات کە نەتوانی خواردن خۆی وای پرۆتین پرسی نابێت لە سەرگەدە و بە حکمیەوەی بە چارەکێەوە 20 دقە حەل ئەبێت ئەبێت چەند پێشنان خواردن بخورێت نیف ساعت ئەی دوای ئەنجامدانی وەرزشەکەش دەبێت دووبارە بخورێتەوە ئەتوانێت ئەو کەسە کە وەرزشەکات پێش وەرزشەکەی ئەگەر هیچ جۆرە خواردنێکی نەخواردبوو تەبیعی ئەتوانێت بە نیف ساعت پێش وەرشەکەی وەریگرێ ئەتوانێت ڕاستەخۆش دوای وەرزش وەریگرێ بەڵام ئەبێ ڕێژەکە دیاریکە بۆ نمونە ئەو کەسەی کە یاریەکە وەزنی 70 کیلۆیە بە پێی وەزنی خۆی لە هەر کیلۆیە 2 گرام پرۆتین وەرەگرێت ئەم 2 گرام پرۆتیناکە بە 120 گرام لەو تاواکەرەی کە وەرەگرێ بۆ نمونە 3 سکوپەکە 3 سکوپەکە بەشەکە بەسەرم کاتانەیە کە ئەوێت زۆر باشە مامۆستا سورکی و دەبێت ئەم پرۆتین و تاواکەرە خۆراکیانە بە ڕێژە دیاری بکرێت لەلایەن ڕاهێنەرانەوە یاخود هەر کەسە و بەپی ئەو ڕێمایی کە لەسەر قوتوەکەی نووسراوە دەتوانێت بەکاری بهێنێت زۆر کات ئێستا لە وەزعی خۆمانە ناتوانێت ڕێژە دیاریکەی چکە ئەگەر ڕێژەکە دیاریکەی تۆزێ مادیەن لەسەر وەرشوانەکە کرد بەڵام خۆی هەربێ ڕێژە بێت ئەگەر تۆ ڕێژە دیاریکەی وەکو پێم وتی لە چیلوێک وەزنی یاریزانەکە 2 گرام پرۆتینی ئەیتی کە کەوتە بابەتێکی کەوە شتێکی کێ فەرقەکات بەڵام لە پرۆتینە بەو شێوەیە جیاوازە 2 گرام وەرەگرێ مەسەڵەن وەکوتمان ئەگەر 6 کیلۆ بێ 120 گرام پرۆتین وەرەگرێت ئیتر ڕێژەکە دیاری کراوە تۆ هیچ کەسێک ناتوانێت هەر لە خۆیەوە شتێکی کەی باتێ ئەگەر کەسێک بەدەر بۆ خۆی شتێک بکات ئەویان دروست نییە زۆر باشە ڕەگەز و تەمەن تا چەند گرنگە لە بەکارێنانی پێگاتە خۆراکیەکان زۆریش گرنگە خوارد تەمەنی 18 ساڵ دروست نییە هیچ جۆرە تاواکەریەک بەکاربێنێ
جگە لەوەش زۆر کات تاقە بەکارێنێن ئەمە هەر دروست نییە و بابەتی ماسەکان یان گەینەرەکان ئەوە شەر بۆ خوارد تەمەەن دروست نییە بۆ سەر و تەمەنی 50 ساڵیش هەر دروست نییە بە حکمی ئەوەی کارچێتە تەمەن بە سەروترەوە تۆزێک لاوازی جەستەی فەرقی هەیە لەگەڵ ئێمە بۆ خواردتەمەنەکانیش خۆیان نیسبەی تاقە و وەرگرتنی خۆراکیان زۆر پێویست و باشە لەبەرەوە بۆ ئەنیش دروست نییە. ئەی ڕەگەز چی؟ ڕەگەز نێر و نێ فەرقەکات وەکو ئاماژەم پێکرد بۆ نێر 2 گرام پرۆتین حسابەکەین لە هەر کیلۆیەک بۆ مێ 1 گرام پرۆتین حسابەکەی لە هەر کیلۆیەک لە وەزنە. ئەوسە سوورکە لە سەرەتادا ئاماژەت بەوە کرد کە کەسانێکگەن دێن وەرزشەکەن بەهۆی ئەوەی کە ڕۆژانە کارێکی زۆر دەکەن هیلاک دەبن لەوانەیە نەتوانێت بۆکو پێویست ئەو وەزن و ئەو وەرشە ئەنجام بدات باشە دێت وزە بەخش بەکاردێنێت ئایا ئەمە هیچ بۆ تەندروستی خراپی نابێت؟ ئەگەر خۆی کێشەیەکی هەبێت بەدڵنیاییەوە بۆ تەندروستی کێشەی بۆ دروستەکە بەڵام کاتێک کە شخصەکە ئەگەر مەسەن یاریزانەکە کە یاری ئەکات دەگەر ئەو تاقەیە بەکار نهێنێ تااقەتی ئەچێ لە یارێکە لە مرورێکی زەمەنی کەمە واز لە یارێکە ئەهێنێ جا یارێکەشی بیکات باشترە چکە بە حکمیەوەی گە تۆ لە شوێنێکی لاک بیت وردە وردە گە ڕاضانەکەی وردە وردە جەستت بەرەو لاوازترێکی بەرەو داخوران و بەرەو لاوازیەکی تو نەخۆش دەرەکەوێت. زۆر باشەکە سوکی ئاماژەت بەوە کرد کە تاواکەری خۆراکی یاخود ژەمە خۆراکیەکان لە 1970 لەشێکی جوان پێک دێن لە 1925ەکەی ئەنجامدانی وەرزشەکەیە لەم 1970 لەگەڵیشیدا پرۆتین تاواکەرە خۆراکیەکان گرنگە لەگەڵ خۆراک و ژەمە خۆراکانە بەکاری بێنێت بە دڵنیاییەوە من پێم وایە گرنگە بەکاری بێنێت چکە جاری وایە لە شەش ژەمەکە وەکو پێویست پرۆتینیان کاربۆیدراتیان فایبەریان مەجموعی کانزایەکان ڤیتامیناتەکان وەرناگرێت ئەساسترینیان ئەوەیە هەر کەسێک ریاضە ئەکا وەکوتم ڕۆژانەشی لاکە بێ پێویستی بەوەی مەناعی لەشی خۆی زیابکە مەناعش بە خواردنەکان 100% وەری ناگرێ مەجبورە بە تاواکەریەکان وەریگرێت. زۆر باشە مامۆستا سوورکیەوە زۆر جار کەسانێگەن لە ماڵەوە کۆمەڵێک کەلوپەلی وەرشی هەیە لە ماڵەوە وەرزش ئەکات ئایا دەکرێت ئەمە پرۆتین بەکاربێنێت یاخود دەبێت هەر لە هۆڵەکانە و وەرشێکی زۆر ئەنجام بدات اینجا دەتوانێت پرۆتین تاواکەری خۆراکی بەکاربێنێت بۆ ئەو کەسانە وەک پێویست نییە گەر بیشی خوارد ڕێژەیەکی کەمتر لە پێویستی یاریزانێک کە بڵین لە ناو هۆڵەکانە تەمبینەکە بەڵام مەرجیش نییە چکە جاری وا هەیە لە مەسەلەن یاریزانێک یان کەسێک کە ئەسڵان هەر یاریش ناکات دکتۆر لە حەدی خۆیان مەسەلەن کەسەکە لاوازە پرۆتینی بۆ نووسێ زۆر تەبیعیە بۆ ئەوەی لاوازی جەستەیی بەرەوسەر بڕات وەکو پێویستی خۆی نییە ئەیکاتەوە ئەستی خۆی بە پرۆتینەکە بە تاواکەرێک مۆستا سوورکیەوە زۆر جار دەبێت کەم بۆ نمونە کەسێک ماوەی 2 ساڵە یاخود 3 ساڵ یاخود کەمتر وەرزش دەکات و پرۆتینی بەکارهێناوە دێت ئێستا واز لە وەرزشەکەی دەهێنێت و لەگەڵیشیدا پرۆتین ناخوات ئایا ئەمە هیچ کاریگەری نامێت لەسەر جەستەی دواتر باوەڕ ناکەم هیچ کارەگەرێکی لەسەریە بێ ئەگەر وەکو پێویست پرۆتینەکەی وەرگرت بێ بۆ نمونە ئەگەر تۆ هەر مادەیەک وەرەگری ڕۆژانە ڕێژەیەک ئاو لەشت پێویستی بە ڕێژەیەک ئاو بۆ نمونە کە ئەو مادەی وەرەگری ئەو ڕێژەی ئاوەی لە لەش تازیاکەی ئەگەر 500 میلیلیتر وەرگری ئەبێ ئەو سابیکەی بە 1 لیتر ئەگەر 2 لیتر ئاوەرگری ئەگەر کە تاوکەریت بەکارێنە بیکەی بە 4 لیتر باشە بۆ هەم زیاتریش ئیشی پێکە هەمیش نایڵێ لە جەستە تا تووشی کاریگەرێکی تەندروستی پێشەیش تەندروستی مامۆستا سوورکیە و دەرفەتمان زۆر کەمە ئەگەر ڕێنمای یاخود پەیامی کرد هەبێت بۆ گەنجان بۆ وەرزشەوانان بگەینیت من لێرەوە بە هەموو وەرزشەوانانەڵێن ئەوەی زۆر گرنگە لە ڕاضەکە بیکەن و بەردەوام لەسەری جگە لە تاواکەری خۆراکیەکان خۆراکی ڕۆژانەی خۆیانە خۆراکی ڕۆژانەی خۆیان بکەن بە سیستەمێک لە ڕۆژێکە 5 ژەم خۆراک وەرگرن زۆر لەوە باشترە مەسەن پەلان بەرنە بەر خۆراکیەکان بەڵام ئەگەر ئەویان نەکرد ئەو ساڵ تەبیعیە توانن پەنای بۆ بەرن و زیاد لە پێویستی خۆشیان وەرزش نەکەن و زیاد لە پێویستی خۆشیان وەزن بەکارنێنە. زۆر سپاس. زۆر سپاس بۆ مامۆستا سوورکیە و مەجید ڕاهێنەری وەرزشی سپاس کەم وڵاتزان و خۆشەویستان هیوای تەندروستێکی باش بە هەموو لایەکتان دەخوازین و بە تایبەتی تر بۆ وەرزشەوانان تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ
بەڵازیزان دیارە یاسایەکی نێودەوڵەتی هەیە لەسەر دروستکردنی بەنداوەکان کە ئەمڕۆکە هەرێمی کوردستان و عێراقیش دەتوانم بڵێم لەمەیە لە بەجۆرە لە جۆرەکان لە چاو دراوسەکانە لە پاشەکشەدا بوون و ئێستا لە دەرەوەی ئەم یاسا جیهانیە ناتوانن بەنداوی گەورە دروست بکەن بەڵام هەندێک وڵات لە بەرەوەی استراتیژەتی تایبەتی خۆیان و دووربین بوون بە ئەمڕۆ لە ساڵانی ڕابردوودا پرۆژەی گەورەیان دروست کردووە لە نمونە ئێستا گرفتی بەنداوی نازا کە ئەتوانە بڵێن بەشێکی گرفتی دروستکردنی ئەم بەنداوە بەرۆکی وڵاتی میسر دەگرێت یەکێکە لە بەنداوە گەورەکانی جیهان بە زانیاریەکمان هەیە لەسەر بەنداوی نازە بزانین ئایا ئەم بەنداوە چۆنە کام وڵات گیرۆدەیەتی بە قازانجی چە وڵاتێکە پێکەوە بینەری ئەم زانیاریە دەبین. بەنداوی نەهزە بەنداوی نەهزە دەکەوێتە سەر ڕووباری نیلیشین لە ویلایەتی بەنیشەنگول لە باکووری خۆراوای ئەسیوبیا. بەنداوی نەهزە لە سەر ڕووبەری 1800 کیلۆمەتری چوارگۆشە دروست کراوە. 4 ملیار و 800 ملیۆن دۆلاری ئەمریکی تێچووی دروستکردنی بووە. مەزەندە دەکرێت بڕی 10 ملیۆن تەن کۆنکرێتی تێدا بەکارهێنرابێت. بەنداوی نەهزە بە گەورەترین پرۆژەی کارۆئاوی لە ئەفریقا و بە دەیەمین پرۆژەی گەورەی کارۆئاوی لە جیهاندا هەژمار دەکرێت. بەنداوەکە لە دوو بەشی سەرەکی پێگاتووە. بەشی یەکەم بەنداوێکی کۆنکرێتی ساختە کە درێژیەکەی 1800 مەترە و بەرزی کۆنکرێتەکە دەگاتە 155 مەتر و توانای گلدانەوەی 14500 ملیار مەتر سێجا ئاوی هەیە. بەشی دووەم بەنداوێکی بەردینە کە بە بەرد و کۆنکرێتێکی سەختدا پۆشراوە و بەرزیەکەی 55 مەتر و درێژیەکەی 4800 مەترە. توانای گلدانەوەی 75 ملیار مەتر سێجا ئاوی هەیە. بەنداوی نەهزە 6 هێندەی بەنداوی مووسڵ ئاوگل دەداتەوە، هەرچەندە بەنداوی مووسڵ گەورەترین بەنداوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. دروستکردنی بەنداوی نەهزە 10 ساڵی پێچووە و پڕکردنەکەشی 10 ساڵ دەخایەنێت. بڕی ئاوی گلدراوە لە نەهزە دەگاتە بەشە ئاوی ساڵانەی هەردوو وڵاتی میسر و سوودان. ئەم بەنداوە توانای بەرهەمهێنانی 6450 مێگاوات کارەبای هەیە. ئەسیوبیا دەیەوێت 2000 مێگاواتی بفرۆشێت بە وڵاتانی دراوسێ. بەهۆی کەمی بودجەوە چەند جارێک پرۆژەکە وەستا، ناچار حکوومەت پەنای بۆ هاوکاری هاوڵاتیان برد. هەموو هاوڵاتیانی ئەسیوبیا بەدەم داواکاریەکەوە هاتن و پڕۆژەکەیان زیندوو کردەوە، چونکە دەزانن لە تاریکی ڕزگاریان دەبێت کە دەیان ساڵە چاوەڕێی دەکەن. بەهۆی بارانبارینی زۆر و بەرزبوونەوەی ئاوینیلەوە ساڵانە بەشێکی شارەکانی ئەسیوبیا ژێر ئاو دەکەون. بەنداوی نەهزە 140 مەترسیەکانی لافە و کەم دەکاتەوە. بەرهەمهێنانی کارەبا لەو بەنداوە دەتوانێت 170 کارەبای وڵات دابین بکات. بەهۆی دروستکردنی بەنداوی نەهزە گرژی لە نێوان ئەسیوبیا و هەریەک لە میسر و سوودان دروست بووە، چونکە کاریگەری کردووەتە سەر سەرچاوە ئاویەکانی ئەو دوو وڵاتە. بەپی تازەترین وێنەی مانگی دەستکرد، ئاستی ئاوی بەنداوەکە بەرز بووەتەوە. بەبێ هیچ ڕێکەوتنی لەگەڵ میسر و سوودان، ئەسیوبیا دەستی کردووە بە گلدانەوەی ئاوی بەنداوەکە و ئەوەش کاریگەری کردووەتە سەر سەرچاوە ئاویەکانی ئەو وڵاتە. میسر چەند جارێک هەڕەشەی بەکارهێنانی هێزی سەربازی لە ئەسیوبیا کردووە کە دەبێت پابند بێت بە بەستنی ڕێکەوتنێکی دوولایەنە و بەرپرسانی باڵای میسریش ڕێگەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی دەگرنەبەر گەربێت و ئەسیوبیا ڕێکەوتنی لەگەڵدا نەکات. بە تەواوکردنی بەنداوەکە ساڵانە بڕی 11 ملیار مەتر سێجا بەشە ئاوی میسر کەم دەکات. بەمەش بڕی 125 وزەی کارەبای ئەو وڵاتە کەم دەکات و دەبێتە هۆی وشکبوونی 6 ملیۆن و 720 هەزار دۆنم زەوی و بە ملیۆنان جوتیاری میسری بێکار دەبن. هەروەها ساڵانە نزیکەی 2 ملیار دۆلار زیان بە میسر دەگەیەنێت. لەگەڵ دەستکردن بە دروستکردنی بەنداوی نەهزە ڕۆژانە 90 ملیۆن مەتر سێجا ئاستی ئاوی ڕووباری نیل کەم دەکات. سوودان بڕی 300 مێگاوات کارەبا لە ئەسیوبیا هاوردە دەکات.
ئەوەش زیاتر سوودانی بەرامبەر دروستکردنی بەنداوی ناهەزان نەرم کردووە. میسر دەڵێت لە ڕووی مێژوویەوە و بە پشبەستن بە هەردوو ڕێکەوتنی ساڵی 1929 و ساڵی 1959 مافی لە ڕووباری نیلدا بەو بڕائاوەی کە ئێستا لە نیلوەری دەگرێت هەیە، بەڵام کێشەکە لەوەدایە. ئەسیوبیا دەڵێت واژۆی لەسەر ئەو ڕێکەوتنانە نەکردووە، بۆیە هەردووکیان بە پوچەڵ دەزانێت و دانیشیان پێدانانێت. سوودان و میسر لە ساڵی 1959 ڕێکەوتنی دیاریکردنی پشکی ئاوی نیلیان واژۆ کردووە. بە گوێرەی ئەو ڕێکەوتنە میسر ساڵانە زیاتر لە 55 ملیار مەتر سێجا و سوودان زیاتر لە 18 ملیار مەتر سێجا لە ئاوی نیلیان بەردەکەوێت. ئەوە لە کۆی زیاتر لە 100 ملیار مەتر سێجا قەبارەی ساڵانەی ڕووباری نیل. نیگەرانیەکانی ئەو دوو وڵاتەش لە ئەسیوبیا ئەوەیە داوا دەکەن پرۆسەی قۆناغی یەکەمی پڕکردنی بەنداوەکە ڕابگرێت تاوەکو دەگەنا ڕێکەوتن. بەڵازدان و خۆشەویستان بڕگە و بابەتەکانی پلانی ڕۆژمان کۆتایی پێێنە دیارە بابەتێکی دیکەمان هەبوو کە ئەویش فڕیادا بوو قسە لەسەرەوە بکەین چۆن ژیان لەسەر جوانیەکان بنیاد بنین، بەڵام گرفتێکی تەکنیکیمان هەبوو نەمانتوانی میوانەکەمان لە ڕانیەوە وەرگین بۆ هیوایی کە لە ڕۆژانی داهاتوو لە بەرەوەی بابەتێکی گرنگە و پێویستە بە ژیانی هەمومانەوە هیوا بەخشە جارێکی دیکە لە خزمەت میوانەکەمانە بین و ئەم بابەتتان پێشکەش بکەین. ئەم ڕۆژ بەم شێوازاتینە کۆتایی پەیامی ڕۆژ تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرین. خواتان لەگەڵ.